إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. إمان داراني خوشويست وشكو برابر رزقانم یەکێکیتر لەو ڕێگایانەی کە ئەمان گەیەنێتە خوای پەروەردگار و نیشانەیە بۆ ئەوەی کردەوەکانمان لای خوای پەروەردگار وەرگیراو بێت و قبوڵ بێ، محاسەبەکردنی نەفسی خۆمانە، لێپرسینەوە لەگەڵ نەفسی خۆمانە. زۆر گرنگە خۆشەویستەکانم ئینسانی موسڵمان محاسەبەی خۆی بکە. زۆر زۆر گرنگە. ئەگەر تۆ محاسەبەی خۆتت کرد، دڵنیا بە محاسەبە و لێپرسینەوەی ڕۆژی قیامەت لەسەرت سووکە بێ. خوای پەروەردگار لە سوورەتی الحەشر فەرمێ: يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. أي أو کەسانەی کە باوەڕتان هێناوە، خۆتان لە نافەرمانیەکانی خوای پەروەردگار بپارێزن، خۆتان لە قەدەغەکراوەکانی خوای پەروەردگار بپارێزن. بە هەر یەکێک لە ئێوە بێتە خۆیان تەماشا بکات چی ئامادە کردووە سبەی لە بەردەمی خوای پەروەردگارە. قیامەت وەکو سبەی وایە بەڕێزان، قیامەت وەکو سبەی وایە. قیامەت ئەوەیە کە بمرین، ئەوە یەکەم قۆناغە لە قۆناغەکانی قیامەت. لێپرسینەوەی ناوی قەبر یەکەم هەنگاوە لە هەنگاوەکانی قیامەت. بۆیە بە هەر یەکێک لە ئێمە بزانین چیمان ئامادە کردووە بۆ سبەی قیامەت. زۆر نزیکە خۆشەویستەکانم، واللهی زۆر نزیکە، زۆر نزیکە. و ئەم دنیاە هەر هەمووی عمرە درێژەکەی ئەم دنیاە هەر هەمووی لە ڕۆژی قیامەتە. ئەگەر تو هەموو عمرەکەت کرد بێ، هەر لە ئەوەڵ ڕۆژەوە هەتا ئاخر ڕۆژ کە قیامەت دێ و لێپرسینەوەت لەگەڵا ئەکرێ، پێت ئەڵێن چەندێک لە ژیانی دنیاە ژیاوی، ئەڵێ ڕۆژێ یان بەشێک لە ڕۆژ، یەومەن ئەو بەعض یەوم. بەخوا وا جواب بدەیتەوە، یعنی هەر وەک سبەیەکە وایە. ئەگەر هەموو ئەم ژیانە چەندێک درێژیەکەی ئەم ژیانە هەمووی عمری تۆ بێ وتیایە ژیابێتی، هەر بۆ تۆ قیامەت وەکو سبەی وایە. بۆیە خۆت ئامادەکە بۆ سبەی بزانم چۆن وەڵامی خوای پەروەردگار ئەدەیتەوە. بۆیە خوای تەعالا دووبارە ئەفەرمێ: واتقوا الله، ئەفەرمێ خۆتان بپارێزن لە نافەرمانیەکانی خوای پەروەردگار. ئەی مسڵمانان، إن الله خبير بما تعملون. خوای تەعالا بە ئاگایە لە هەموو کردارەکانتان. یەک کردەوەتان نییە لەخوا شاراوە بێ، یەک کردەوەتان نییە لەخوا شاراوە بێ. لەم دنیا توانی درۆ بکەی، حتا لە قیامەتیشە مەحاولەی درۆ بکەی، بەڵام کاتێک کە زانی فیلمەکەت لێ ئەدرێ، تاریخی ژیانت هەمووی لێ ئەدرێ، ئیتر تەسلیمە بی. برادەرێک وتی بینیم، یعنی مامۆستایەکی مزگەوتە، وتی بینیم کابرایەک هاتە ناو مزگەوتەوە، پاسکیلەکەی داناو بە شێوەیەکی ناشرین لە ناو مزگەوتە بەرنەوەی بڕاتە ئاو دەسەکانەوە، هەر بە پێوە میزی کرد. دیارە دەر حەوزەکە عنی ئاوا کەس دیارە نەبووە لەو کات. چیتر زۆر سێرم هات، لە کامیرەکانەوە تەماشامە کرد، وتی زۆر زۆر سێرم هات. کابراشم ناسیەوە، وتی ئەمزانی دێت، ڕۆژانە هەر ئەو کاتە دێت بۆ ئەوێ پاسکیلەکەی داناو ئاوا ڕۆ بەناو بازاڕ. وتی بانگم کرد، وتم کاکە تۆ کە پاسکیلەکەت لەیرەدا ئەنەیت و دەی لە مزگەوتە مەسەلەن تاراتەگریت و ئەوانە و قەینا تۆ نوێژەکەی
وتی کەس وەکیل خوا نییە من نوێژەکەمیان نوێژ ناکەم کەس وەکیل خۆی کردە ئیماندارێکی وا کە محاسبەی ئەو بکە لەسەر ئەو وەکیلی خوا نییە محاسبەی ئەم بکە. وتم بابە گیان ڕاستە من کەس وەکیلی خوا نییە، بەڵام من ئەوە نەتوێڵێم تۆ بۆ بێئەدەبی بەرامبەر بە مزگەوتەکەی ئەوە ئاو دەستەکانە بۆ ناچیتە ئاو دەستەکانە ئەمجا بۆ بە پێوە یعنی ئەو ناوە هەمووی پیسەکەی. وتی من شتی وام نەکردە دەستی کردە عینادی کردن. وتم بابە ئەوە کامیرەکان ئەوە کامیرەکەیە. وتی هەر عینادیە کرد تا لەناو مۆبایلەکە تەزیرم کرد و پێم پیشانداوە ڕێکس قوڵچی کرد من کردم تۆ نەیکەی. یا سبحان الله ئەوە مرۆڤە یعنی کە کردەوەکانت لێ ئەدرێتەوە لە ڕۆژی قیامەتە مەجالی قسەکردنت نییە. تەنانەت خوای تعالی لەناو دڵیشی دەزانێ إن الله عليم بذات الصدور. تەنانەت نیەتی ناو دڵیشت لای خوای تعالی نووسراوە ئیتر درۆکردن ناخواتەوە. ئەم مەسەلە پیاوچاکانی زۆر ترساندووە. پیاوچاکان هەرێکەوە شێوەیە باسی ئەو لە حەزاتانە ئەکاتەوە کە لە حەزاتی ڕۆژی قیامەتە ڕۆژی عەرضی ئەکبەرە هەموو تۆقاون لەوە بۆیە پیاوچاک دەرچوون. ئیمامی عومەر ئەفەرمێ ڕزای خوای لێبێ ئەفەرمێ حاسبوا أنفسكم قبل أن تحاسبوا. خۆتان لێپرسینەوە لەگەڵ خۆتانە بکەن پێش ئەوەی لە ڕۆژی قیامەتە لێپرسینەوەتان لەگەڵا بکرێ. وزنوا أعمالكم قبل أن توزن عليكم. للرواية وزنوا أنفسكم قبل أن توزنوا. کردەوەکانتان بەل لە کێشانە پێش ئەوەی لە ڕۆژی قیامەتە کێشانە بکرێت. تۆ لەم دنیا خۆت کێشانەی بکەی باشترە چونکە مەجال ماوە چاکە بکەیت. کردەوەکانت چاک و خراپ ڕۆژانە بلە کێشانەی کە ڕۆژانە خراپەکان و چاکەکان کامیان زۆرترە. لەم دنیا ئەگەر خراپەکانت زۆرتر بێ لە چاکەکانت مەجالت ماوە فریایکەوی. بۆیە باشتر وایە ئینسان کە گەڕاوە بۆ ماڵ شەو پێش ئەوەی بخەوێ ئەم کێشانەیە بکە بۆ ئەوەی ئەگەر بزانێ خراپەکانی زۆرترە هەر ئەو شەوە فریای بکەوێ. زوو ئەوەندە عیبادەت و خواپەرستی بکە ذکر و نوێژ و دوعا بکە فریای خۆی بکەوێ. ئیمامی عومەر وا ئەفەرمێ خۆتان کێشانەی کەم پێش ئەوەی کێشانە بکرێ فإنه أهون عليكم في الحساب غدا. ئەمە ئەهوەنترە خۆت محاسبەکەی باشترە تا لبردمي خوايا محاسبة بكري كما جال نامين إيتر هيج. وتزينوا للعرض الأكبر. خذ بالرازين أبو أو رجيك عرض أكبر يعني حمو إيتر لو عرض جورة ترنيا حموش تكان دركبه حموش شعرا وكان أشكراء به. خذ أمادك أبو أو رجاء يومئذ تعرضون لا تخفى منكم خافية. أو رجاء كعرضك لنا بردمي خواي فروردقارة حج تيك شعرا ونيا وفنامنتا همو أسراركان دركبه همو نهينكان دركبه همو أواني وعيانوت إما بو خوا أي كان دركبه بو خوا كرديانا يا بو غيري خوا كرديانا اشتكان دركبه أسراركان ونهينكان دركبه إما همو من بريزان روجانا چندين كس أبينين لفيسبوك كان مان خطيكي رش لقيو أنا كان كرياو مال آوائيان كرد لجياني دنيا گەنجی شیتایە و پیری شیتایە گەنجی شیتایە و بەتەمەنی شیتایە گەنجەکان زۆرترن ئەها چەندین کەس ڕۆژێ تێ ئەوە من و تۆی دڵنیابە دووریش نییە ڕۆژێ تێ ئەوە من و تۆی کە وێنەکەمان هەڵواسراوە و خەڵک بڵاوێ کاتەوە ئەڵێ دوعای خێری بۆ بکە نوێژی لەسەرەکرێت لە مزگەوتی فڵان ئەگەر خوا بیکاتە نسب لەوانەیە نەکرێت نەبێتە نسب ڕۆژێ بێ ئەوە من و تۆی ڕۆژێ بێ ئەوە من و تۆی وێنەکەمان هەڵواسراوە لەسەر ڕۆژانە لەسەر چەند جەنازە نوێژەکەی ڕۆژێ تێ ئەوە من و تۆین کە نوێژمان لەسەرەکرێ ئێمە ناتوانین نوێژێتر بکەین و کردەوەکانمان زیاد بکەین ئەوە من و تۆین کە نوێژمان لەسەرەکرێ بۆیە ئینسان چەند مەزن بێ چەند دەوڵەمەند بێ چەند جسمی بەهێز بێ چەندێ دەسەڵاتەکەی زۆر بێ چەندێ پلەپایەکەی لەم دنیا زۆر بێ چەندێ خەڵک بە قسەی بکەن واللهی لە دەستی خوا دەرناچێت لە لای خوای تەعالا وەکو بێدەسەڵاتەکە وایە وەکو هەژارەکە وایە لە بەردەمی خوای تەعالا وەکو ئەو وایە مەلوک و پاشای وا هەبووە پێش ئەوەی بمرێت چەندین دکتۆریان هێنا بۆ ئەوەی فریای کەوێت
بەڵام لە بین دەستی هەموو دکتۆرەکان مەلایکەی مەرگ ڕۆحی دەرکرد. پاشای وا هەبووە بڕیاری داوەتی بەس ئەم سەفەرە ئەکەمەوە بگەڕێمەوە ئاوا ئەکەم، بەڵام هەر لە ناو تەیارەکەیان سوتیا بە ئاسمانەوە. یا سبحان الله، ئەمەیە ژیانی دنیا. بۆیە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم اتق الله حيثما كنت، تۆ خۆت لە نافەرمانەکانی خوا بپارێزە لە هەر شوێنێکە هەی. دیندارەتی خۆشەویستەکانم تەنها لە ناو مزگەوتان نییە. کامرا دێتە ناو مزگەوت ها لە ڕیزی یەکەم سوژدەکانی لە سوژدەی خەڵک درێژترە، ڕکوعەکانی لە ڕکوعی خەڵک درێژترە، قورئان زیاتر ئەخوێنێ، بەڵام لە کار و کاسبیەکەیە، لە تجارەتەکەیە، لە عیادەکەیە، لە ئۆفیس و نووسینگەکەیە کەسێکی ترە. ئەڵێ ئەوە نییە کە لە ناو مزگەوتا بوو. یا سبحان الله، ئەی باشە ئەمە هەر ئەو زەلامە نییە؟ قەینا ئێستا تۆ لە مزگەوتا چیت ئەوت لەگەڵ خوایە پەیمانی چیت ئەدا؟ تۆ پەیمان تەدا کە غەش لە مسڵمانان نەکەی، کاریان بۆ ئاسان کەی، بەدەمیانەوە بیت. ئەخر معقولە ڕۆژێکیان لە دائیرەیەکە ئیشم کەوتە دائیرەیەک، ڕۆژی پێنجشەممە بوو، سعات تقریباً 11 و شتێک بوو، تر دەوامیش لە 12 تەواو ئەبوو. سرەیەک وەستا بوو، نزیکەی 25-30 کەسێک وەستا بوو، چاوەڕوان بوون ئەو مۆزەفە تەوقیعێکی لەسەر بکە، یعنی هەر یەکێک و معاملەکەی بەدەستێت و تەوقیعێکی لەسەر بکە. سەیرمە کرد ڕێ ناکە، یعنی سرەکە ڕێ ناکە. طبعاً خوا هەڵناگرێ ئەو خەڵکە مامۆسافەر یعنی بخەنە پێشتم بەخوا من لە دواوە وەستم 24 با من 25 بم، بەس سەیرمە کرد سرەکە ناچێ وە کاتەکەش ئەچێ دەدەق وەستام سەرفە یەک نەفەر ناڕاتە ژوورە. ئێتر ڕاستیەکەی من خۆم پێ نەگیرات، چوم وتم کاکەوە بۆ خێرە کەس ناچێتە ژوورە. وتیان وەڵات جەنابیان نوێژی زوحاکەن، ئەڵێ نوێژە زوحاکەم نەڕوە. لا حول ولا قوة إلا بالله. ئەوەندەت و ڕەبووم یەکسەر بە جەماعەتم زەحمەت نەبێ دەرگاکەن کەن، ئێچوومە ژوورتم براکەم عەزیزەکەم بەسەر بەرماڵەکەەوە بوتم لەخوا ناترسی، لەخوا ناترسی، تۆ نوێژە فەرزەکەشت بۆت نییە ئاوا بیکەی مادام کاتی ماوە. ئەمە بەچی دینێک تۆ لە ئێستا خەریکی نوێژی زوحای؟ ئاگام لێ بوو 20 دقە پێش ئەوەیش من بێمە ئەوێ ئەو ڕۆیشت بوو دەستنوێژ بگرێ، خەڵکەکەی وەستاند بوو ڕۆیشت بوو دەستنوێژ بگرێ، یعنی نیم سعات، یعنی من بە زۆر هەڵمسان لەسەر بەرماڵەکە. ئەی نوێژەکە وتم بابەگیان تۆ هاتووی لەیرە ئەمە نوێژەکەت ئەوەیە تەوقیع لەسەر معاملەی خەڵک بکەیت، نەڵم کاتی يعني على اساس نوێژەکەی ئەوە سنەتێکە ئەسڵان توانی نەیکەی لە ماڵەوە بیکەی پێش ئەوەی بێی بۆ دائیرە. ئەگەر ڕاستەکەی تۆ نوێژی زوحاکەی تۆ سعاتی 8 دەی، مەجالی نوێژی زوحا لە ماڵەوە هەیە، لە ناو سیارەکە بەدەم ڕێگاوە سنەت لە ناو سیارەی شاکرێ. ئەمە کەی ڕاستە تۆ ئەمە لەسەر خەڵک نوێژی زوحاکەی؟ ئەمە یەبراینە سید خەڵکن، سید خەڵکن. بۆیە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم فەرمێ حەڵاڵ ئاشکرایە، حرامش ئاشکرایە، لە نێوانیانە شتێک هەیە زۆر کەس نایزانی. هەر کەسێ لەوانەی ئەو بەینە خۆی بپارێزێ ئەوە دینیشی سەلامەتە و ئیمانیشی سەلامەتە. ئەوانەی وا هەندێک لە مامۆسایان ئەڵێن حەڵاڵە، هەندێکیان ئەڵێن حرامە، ئەوەی ئەو بەینە ئەگەر خۆت بپارێزی ئەوە دینیش سەلامەتە. بەڵام ئەگەر خۆت خستە ناو ئەوەی ئەو بەینەوە و گوێت نەدایە ئەوە بەڕاستی دینەکەشت لەدەسەدەی، ئیمانەکەتیش لەدەسەدەی، تووشی حرامە بی. يعني زۆر شت هەیە پرسیارەکەن ئێوە مامۆستا دروستە من بەڕێگای حەجی تجاری بڕۆم، بەڕێگای ینی ئینێ کەم ڤیزەیەک بۆ شتی تر کردمە و ئێستا بچم. برا ئەگەر تۆ حەجت نەکردە بێ چەند جار ناوت نووسی بێ زۆر لەوانەیە عوزرێکت هەبێ، لەوانەیە عوزرێکت هەبێ ئەگەر چی نەکردنی زۆر باشترە. بەس تۆ حەجت کردە دوو سێت کردووە و ئێستاش ئەچیت و لەوێ قەرەباڵخێکی تر زیاتر لەوێ دانراوە، مەسەلەن ئەو شوێنانەی کە لەوێ دانراوە شوێنی 2 ملیۆن خەڵکە، لەوە زیاتر بێ کێشە دروستەکە. یا هەر لە کوردستانی خۆمانەوە 34,000 خەڵک ڕۆیشت بێ لە هەموو وڵاتانی ئیسلامەوە لە هەموو شوێنێک و ئاوا بچێ 2 ملیۆن تر ڕێک زیادەکە لەوێ ئاو دەست بەرناکەوێ، لەوێ شوێنی دەستنوێژ بەرناکەوێ، لەوێ ئوتێل بەرناکەوێ، لەوێ بەهۆی ئەو قەرەباڵخێ ئوتێلەکان گران ئەبێ، لەوێ بارگرانی لەسەر خەڵک دروست ئەبێ، دەیها تاوانی تر دروست ئەبێ بەهۆی ئەوە جەنابتان چ بۆ حەج. حەج خوای تەعالا لەسەر ئەو کەسە دایناوە کە توانای هەیە و کە ناوی دەرئەچێ و کە ڕێگای پێدراوە. ئیتر تو ئەم فرتوفێڵە چییە؟ مثلا ئەوە یەکێکە لە نمونەکان، دەیەها نمونەی تر وامان هەیە، دەیەها نمونەی تر وامان هەیە. داواکەرم لە خوای پەروەردگار بخاتە ناوە جوانەکانی خۆی بمان پارێزێ،
دامەزرامان کە لەسەر دیندارەتی لەسەر ئیسلامەتی یا ربی خوای ئیسلاحی حەڵمان بکەی یا ربی خوای بخاتە ناوە جوانەکانی خۆت لەوانەمان بگێڕی کە بەڕاستەقینەیی دینداریەتی ئەکەن یا ربی خوای لەوانە نەبین بەس بە ئاشکرا خەڵکە خەڵەتێنن بە ناوی دینداریەتیەوە دوایەوە عەمەلەکانیان لە عەمەلی دینداران ناچێ یا ربی خوای بخاتە ناوە جوانەکانی خۆت ڕەحم بە مردوەکانمان بکەی شیفای نەخۆشەکانمان بدەی یا ربی خوای هەندێ مسلمان داوای دوعای خێریان لێ کردووی نەخۆشیان هەیە خوای شیفای نەخۆشەکانیان بدەی احتیاجەیەکیان هەیە خوای مناڵیان نابێ خوای مناڵیان پێ کەرەم بکەی یا ربی مناڵی ساڵحیان پێ کەرەم بکەی هەیانە قەرزارە خوای قەرزارەکانی بۆ جێبەجێ بکەی هەیانە مشکلە و کێشەیەکی خوای مشکلەکەی بۆ حەل بکەی یا ربی خوای بخاتە ناوە جوانەکانی خۆت ڕەحم بە گەنجەکانمان بکەی یا ربی خوای ڕەحم بە گەنجەکانمان بکەی یا رب العالمین ئیش و کار و کاسبی باشیان بەنسیب بکەی زەواجی ساڵح و ڕێکوپێکیان بەنسیب بکەی یا ربی خوای ماڵ و مناڵمان ساڵح بکەی کاربەدەستانی ئەم وڵاتە ساڵح و دادپەروەر بکەی یا ربی خوای ئەم وڵاتە لە زاڵم و لە ستەمکار و لە بێدینەکان بپارێزی ئامین ئامین آمين آمين الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون براخو شو سكانم وتمان حلال آشكرايا وحرام آشكرايا لو نيوانانا ديهار يقاي حرام هي ديهار يقاي هي فرتوفيغلي تياكري بو أوي السر لما موسايان ولا زانايانيش بشي بندري لو بينانا جاء إنساني مسلمان لو أخوي أباريزي ئەگەر خۆتت لەوە پاراست خۆشەویستەکانم لەناو ماڵەکەتە لە معاملە لەگەڵ خێزانەکەتە لە معاملە لەگەڵ مناڵەکانتە ئەخر جاری وهەیە ئەوە ئێمە لەوێ تاقیەکرینەوە جاری وهەیە لەوێ تاقیەکرێن من زەلام وا ئەبینم ئەمە نەخراپە بەرامبەر بە ماڵ و مناڵی ئێژم وەڵڵا ئەمە هەمە بەتەنها چوار پێنج یعنی کەس لەژێر دەستی هەیەتی ئەمە ئاوایان پێکە ئەمە بەیانی ئەگەر کار بەدەسێ بێت چیان پێکە بێت چی بەو خەڵکە بکە ئەمە ئەگەر کار بەدەسێ بێت چی بەو خەڵکە بکە ئەمە چوار پێنج کەسا لەژێر دەستیان ئەو ڕۆژە مامۆسایەکم بینیە لە مەوزوع ئیمتحاناتە ئەمەندەتتوندا ئێوتم مامۆستا شتیوات چۆن ئەبێ تۆ بیر لەو خەڵکە بکەم عالەمە دەوامی نەکردووە موچەی نییە هەزار موسیبەت ڕووی تێ کردێت و بیر لەو خەڵکە بکە ناژم خەش بکە ناژم فێڵ بکە ناژم ئەسلی ئیمتحانەکان پێ بدە بەس خۆ ئەبێ بەڕەحم بی ئەبێ بە بەزەیی بی ئەبێ مراعات بکەی والله مامۆستا من نیم دەڕەژە بە باوکم نادەمەدان ئەگەر ڕووی تۆزێ تاریخی خوێنی تۆ سەیرەکەی خۆی بە قۆپێ ناجیح بووە خەڵی خۆ بە قۆپێ ناجیح بووە تەمامۆس لەیش ئازا بۆ تۆ گیان ئەو فەقیر و فەقە من دڵنیام هەر مامۆسایەک ئەگەر بە حەقی خۆی ناجیح بوو بێ ئەگەر بەو ڕێگایی کە گرتویان تەبە ناجیح بێت دائیمەن بە بەزەیە دائیمەن بە ڕەحمە دائیمەن تود نییە بەرامبەر بە تەلەبە هەروەها کابرا لە معمەلێکە ئیشەکە بۆ نمونە معمەلێکی ماستی لەژێر دەسایە معمەلێکی نازانم چی لەژێر دەسایە فێڵڵاکە شتی ئێکسپایر بەکار نایەنێ ئیعلامەکەی شتێکی ترە و لە ناوە شتێکی ترە يعني کەسێک کە معمەلێک مسلمان بێ و معمەلێک لەژێر دەسایە بێ ئەبێ وا بێ بەڵام کابرا ئەگەر معمەلەکەی هەر خەریکی فرت و فێڵ و بیر لەو ناکاتەوە کە ئەم شتە ئێکسپایرە ناکا بە قوڕی ئەو خەڵکەیە ئەی وەڵڵا ئەگەر وا بێ بە هەزار ناوی مەلا و حاجی لە خۆی نابێ قیمەتی نییە کابرا لە نووسینگەکەیە لە ئۆفیسەکەیە لە دائیرەکەیە ئەبێ مسلمانانە معاملەکە کابرا لە دوکانەکەیە کابرا لە بازار و لە مەیدانی حیوانە لە معرەزی سیارەیە ئەبێ مسلمانانە بێ ئەبێ ئەو شتانەی پێوە دیار بێ والله براینە ئەوەش مزگەوتە يعني ئەو شوێنانەی کە ئیشەکەی تیاکەی ئەوە مزگەوتی عەمەلی تۆیە دەرتەخا ئەوەی کە لەیرائیکەی لەوێ چۆنی دەرێخا ئیتر حەساو نیە لەیرە تۆ پەپولەی بەهەشتی و لەوێش دڕندەیەکی و دەمت کردوتەوە بۆ خەڵکە خۆی آخر ئەمە دووشتە زۆر جیاوازە والله ئەوەت لەسەر حەسابەکەی ئەمە لەسەر حەساو ناکرێ ئەمە پێ ئەوترێ لەقەی ئەنووسن فرت و فێڵ ئەتوێ خوا بخەڵەتێنی ئیخوا ناخەڵەتی خوا چۆن ناخەڵەتی تۆ معقولە يخادعون الله وهو خادعهم يعني خۆم خەڵەتێن من بەڵام خوات چاکەزانیەوە چیانە ناو دڵیانە لەبەرەوە بەڕێزان ئینسانی مسلمانی ڕاستەقینە دائما محاسبەی خۆی ئەکا لەسەر ئەو شتانەی کە کردوێتی محاسبەی خۆی شیەکە لەسەر ئەو شتانەی کە ئەوێ بیکا طبعا ئەوەی کردوتە ئەگەر غەڵەتێکی تابی ئەبێ چاکیکەی ئەوەیشی کە ئەیکەی ئەبێ بیری لێ بکەیتەوە هەر کارێک کە ئەیکەی ئەبێ بیری لێ بکەیتەوە ئەم کارە چەندێک موافقی شریعەتی خوایە ئەگەر تەواو پاک نەبێتۆ هاوەکو چۆن ئەڵی یەلکە تۆکی بگری تۆ پاک جوان بیخیتە بەردەست ئاوانە بێ نایکەی دینی خۆت ناکەوتێنی تۆ لەبەر خاتری ماڵی دنیاە لەبەر خاتری هەنێ شت ئەبێ پاک و پوخت بێ دوای ئەوە ئەبێ نیەتەکەتیش پاک بێ بۆ خوا بیکەی بۆ خوا ئەو کارانە بکەی
بۆ ئەوەی ببێ بە عیبادەت، بۆ ئەوەی ببێ بە توێشوێک بۆ قیامەتت. ئەمە محاسبەیە. ئیتر ناخواتەوە فرتوفی ئەڵڵەم دنیاە ناخواتەوە بەڕێزان. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕۆژێکیان دەنکە خورمایەک ئەبینێ، دەنکە خورمای هەڵێک دێ. طبعا ئەو کاتە هیچ نەبووە، ئەو کاتە دنیا زۆر زەحمەت بووە، یعنی دەنکە خورمای زۆر مهم بووە. بە تایبەت ئاوا ئینسان برسیەتی یان حاڵەتێکە، پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەوێ بەرزی کاتۆ دوای ئەوە دایەناتەوە. پێڵێنەی پێغەمبەری خوا بۆ بەرزت کردو بیخۆی تۆم جا دادناوە، فەرمووی وەڵڵاهی زۆر دڵم بۆی چوو، بەڵام دوای بیرم کردوتم نەوەک ئەمە لە پارەی زەکات و بەیتولمالی مسلمانان کەوتبێ، ئەیهێنن بۆ خێر و ئەمانەیان بۆ سەرفترەیان ئەمانە کەوتبێت، لەوە ترسیام. یا سبحان الله. ئاوایە نەک یعنی لە مەسئلەی بەدەستێنانی پارە و پور و ماڵی دنیا هەرچی ڕێگایە بگریتە بەر. هەیە لای خۆمان ئەهلی مزگەوتە بۆی بتێ بەنقەکە ئەشکێنێ هەرچی موچی ئەو خەڵکەیە گشتێ خوا ئەهلی مزگەوتش. ئیخۆ زۆربەی ئەو خەڵکانەی کە ئێستا وا بەم خەڵکاکە زۆربیان لەوانەیە بێن بۆ مزگەوت و دێن بۆ جومعە و جەماعەت، هاتن بۆ مزگەوت ئیمڕۆ بۆتە چی؟ بۆتە عادەت. جاران بەل لە 30 ساڵ بەر لە ئێستا هەرکێ باتایە بۆ مزگەوت، من شایەتی بۆ دا لە دنیا و لە قیامەت شاموت بەڕاستی ئەمە پیاوێکی چاکە و ئەهلی مزگەوتە، چونکە زۆربەی خەڵک چاک نەبایە نەهات بۆ مزگەوت، ئیلا لە ناخۆ چاکە بۆ ئەو جاهات بۆ مزگەوت. بەس ئیسا هەموو عالەم دێ بۆ مزگەوت. ئیسا هیچ ئەگەر لێرەیە وەک دارخورما بچەقێ هەتا بەیانی من باوەڕێکی ناکەم ئیلا لە دەرەوە. ئەگەر لە دەرەوە پیاوێکی باشە لە دەرەوە پیاوێکی باش نەبێت هیچ قیمەتی لێ ناوە مزگەوتەکە. ئەمە فەرزێکە جێبەجێیەکە، بەڵام پندانەوەی ئەم فەرزە لە دەرەوە حەساوە. هیوادارم محاسبەی خۆمان بکەین و ڕێگای خوا بگرینە بەر ئەم بابەتە ماوێتی ئینشاڵڵا بۆ هەفتەی داهاتوو.